بەڵێ بەهار سڵاوت لێ بێت هەڵبەتە دوێنێ ئەحمەد ئەبولغەیز ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی دوای ئەوەی لە عێراق گەیشتە عێراق و کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی یەکەمی عێراق کرد دیارە ئێوارەی دوێنێ لە ڕێگەی فڕۆکێکی تایبەت و لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر گەیشتە شاری هەولێر دیارە لە فڕۆکخانە هەریەکە لە وەزیری ناوخۆ و هەروەها چەند بەرپرسێکی دیکە لەسەر ئاستی باڵا لە هەرێمی کوردستان پێشوازیان لێ کرد بڕیارە ئەمڕۆ ئەبولغەیز دیدار و کۆبوونەوەکانی لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان دەست پێ بکات ئەوەی زانیاری دەسێناڵتی کەوتووە بڕیارە ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی لەگەڵ مەسرور بارزانی و شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک ئەنجام بدات تا ئێستاوەی هەیە بڕیارە لەگەڵ مەسرور بارزانیش کۆ ببێتەوە و دیارە پەیوەندی دیبلۆماسی و سیاسیەکان لە نێوان کۆمکاری عەرەبی و هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق دوێنێش گفتوگۆیان لەبارەوە کراوە بۆی بتوان لە داهاتوو پەیوەندیەکان بەهێزتر بکەن زیالەوەی کە دوێنێ بەو پێی کە ئێستا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەردانێک لە بەغدایە دوێنێ دیارە ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی کە لە بەغدا بوو لەگەڵ نێچیروان بارزانی لەوێ کۆبوونەوەی کردووە و دیدار و گفتوگۆیان کردووە لەسەر هەم بارودۆخی دیبلۆماسی و سیاسی و پەیوەندیەکان لە نێوان هەم هەرێمی کوردستان لەگەڵ عێراق هەمیش لەگەڵ کۆمکاری عەرەبی وڵاتانی عەرەبی گفتوگۆ کراون بڕیارە دوای ئەوەی کە ئەمڕۆ ئەو کۆبوونەوانەی لە شاری هەولێر ئەنجام دەدات کۆتایی بە سەردانەکەی بێنێت و بگەڕێتەوە بەڵێ بەڵێ ئومێد سپاس